سڵاتان لێ بێتەوە کاتان باش ئەو شوێنەی من لێوەستاوم شەقامی سەر و چاوە دیانایە کە ئەم شەقامە ماوەی زیاتر لە مانگێکە تێک دراوە و گوایە چاک دەکرێتەوە. قسەم لەگەڵ سەرپەرشتیاری پرۆژەکە کرد، لای خۆیەوە ئەندازیار سامان سەرپەرشتیاری پرۆژەی ئەم شەقامە ئاماژەبەوە کرد. جیا لە شەقامی سەر و چاوە کۆمەڵگەی گێڵاڵش لە یەکێک بوو لەو پرۆژانەی کە بە گوژمەی زیاتر لە ملیارێک و 100 میلیۆن دیناری بۆ دەرچبوو کاری تێدا ئەکرێت و لە ئێستادا کارکردن لە کۆمەڵگەی گێڵاڵە بە کۆتە هاتووە و بڕیارە گەر کەش و هەوا لەبار بێت لە ئەم هەفتەی یاخود لە سەرەتای هەفتەی داهاتوو کاری قیرتاوکردن بۆ ئەم شەقامە دەکرێت. شەقامەکە لە سنتەری قەزای ناوەندی سۆران بۆ ناحیەی دیانا و هاوکات بۆ سەر و چاوە و گوندەکانی دەوروبەری سەر و چاوە بەیەکەوە دەبەستێتەوە. جەنجاڵێکی زۆر لە شەقامەکە دروست بووە و بە تەواوکردنی و قیرتاوکردنی ئەم شەقامەش ئاسانکاری زۆر بۆ شۆفێران و هاوڵاتیانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەکات و سیمایەکی جوانش بە شار دەبەخشرێت.